بەڕێزانم تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی لەسەر دوو کۆلەر لەسەر دوو بنەما کردەکە. بنەمای کۆیاڵەتی واتە ئەنجامی تێستەکان زۆر وردکار و دروست بن، ئەمەش بە هەڵبژاردننی مۆڵەتنامێکی نێودەوڵەتی کە ئێمە لە ژێڕکەفی ئەو کار بکەین. بەڕێزانم ئەوەی لێرە بنەمایەکی سەرەکیە لەو تاقیگەدا ئەوەیە نرخی گونجاو لەسەر بنەمای میهرەبانی میهرەبان بین بەرامبەر بە نەخۆشە هەژارەکان. بەڕێزانم لە تاقیگەی گشتی میهرەبانی سەرجەم بەشەکانی سیرۆلۆژی یاخود دەتوانین برین ئیمینۆلۆژی بەرگریزانی و هەروە بایۆکیمستری و هیماتۆلۆژی و مشەخۆرزانی واتە پەرەسایتۆلۆژی بەرزەسە دەکرێن و سەرجەم تێستەکان لە کاتێکی گونجاو و ئەکادمیانە ئەنجامەکان دەدرێنەوە سەرجەم نەخۆشان. ئەوەی لێرە بەرزەسە دەکرێت سیستەمێک کە پێی دەڵێن پەیپەرلێس واتە دکتۆرە بەڕێزەکان بە شێوەیەکی ئۆنلاین تێستەکانمان بۆ ڕەوان دەکەن، ئێمەش ڕیزەڵتەکان ئەنجامەکان بە هەمان شێوە بۆوان دەرێنەوە. هیوام وایە بتوانی لەم تاقیگەدا خزمەتی سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین، بە تایبەتی چینی هەژاران. هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەموو خەڵکی کوردستان هەر شاد و سەلامەت بن.